ئەمڕۆ وەکو ڕۆژانی کەیکە هەر ڕۆژە و یادی شەهیدێکی ئەم وڵاتە ئەکرێ، بەڵام ئەمڕۆ یادی بێنازیەکەکرێ، یادی بێکەسیەکی شارێکیش لەگەڵا ئەکرێ کە هەمیشە لەم شارە سەوزپۆشە یادی شەهیدان بە قەرەباڵغێکی زۆر کراوە، بە مەراسیمێکی گەورە کراوە، بەڵام ئەم جارە کە خۆتان ئەیبینن خانەخینێکی بێناز یادی شەهیدەکانیشمان بێناز بووە کە خۆشبەختانە خەڵکە دڵسۆزەکەی شار هەمیشە لە خەمی ئەوانەدایە. هیوادارین لە ساڵ یادی داهاتوو، لە ساڵ یادی هەر شەهیدێکی تر خانەخین ئازاد بێ و بتوانین بە ئازادی یادی شەهیدەکانمان بکەین، بتوانین بە سەرفرازی یادی شەهیدەکانمان بکەین لەم شارەدا. هەموار بوو جگە لەوەی دەبواری سەربازی و پێشمەرگایەتیدا فەرماندەیەکی پایەبەرز بوو، لەگەڵ ئەوەشدا کەسایەتێکی سیاسی و کۆمەڵایەتی و خۆشەویستی نێو هەبا